سڵاو ئەم کاتتان باش ئەحمەد زێباریم لە هەولێرەوە لەگەڵتانم لەبارەی دۆخی سووریا و شەڕ و پێکدادانەکانی نێوان تورکیا و هێزەکانی سووریای دیموکرات و هەروەها کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا و ڕاو سەرنجی کاربەدەستانی کورد لە هەرێمی کوردستاندا بۆ ئەمە بەستە دیدارێک لەگەڵ بەڕێز شێخ ئەدهەم بازانی دەکەم. شێخ سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆی باش. شێخ زۆر کەس و لایەن بە نیگەرانێکی قوڵەوە لە بڕیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەڕوانن لە سووریا، بەڵام زۆر جار لەلایەن ئەمریکاوە وتراوە کە ئەوان بۆ هەتا لە ناوچەیەکی جیهان نامێننەوە. بەڕای تۆ لە ڕەوشێکی وەهادا یعنی لە ڕەوشێکی وەهادا کێ باشترە، کێ بەدیلی ئەمریکا دەبێت لەو ناوچەیە؟ سوپاستان ئەکەم بۆ ئەم دەرفەتە. من ئەمەوێت بەم شێوەیە وەڵامی ئەم پرسیارە بدەمەوە و بەڵێم زۆر بەداخەوە ئەمریکا وەکو هێزێکی یا زلهێزێک لەم جیهانەدا ئەمریکا لە ماوەی ڕابردوودا لە ناوگەلی کورد بەتایبەت وا خەریکە مزداقیەت و متمانەی خۆی لەدەست ئەدات. ئەمریکا 44 ساڵ بەر لە ئێستا کە گەورەترین شۆڕشی کورد لە ئارادا بوو بە ناوی شۆڕشی مەزنی ئەیلول بەڕێبەرایەتی بارزانی مستەفا، ئەم شۆڕشەی بەجێهێشت بۆ خواستەکانی شای ئێران و سەدام حوسێن لە کەندا و لە شەط العەرەبدا. ئەم جارش لە ڕۆژ ئاوای کوردستان یان لە کوردستانی ڕۆژ ئاوادا وا ئەبینین و خەریکە هەمان ئەوەی کە لە 44 ساڵ بەر لە ئێستا ڕۆیدا جارێکی تریش لە ساڵی 2019دا ڕوو بدات. هەر هێزێک هەر لایەنێکی سیاسی ئەوەی بۆ گرنگە پێش هەموو شتێک مزداقیەت و متمانەی جیهانە و خەلکەکەی خۆیە بەخۆی، بەڵام ئەمریکای ئێستا و ئەمریکای دوێنێش ئەمەی بۆ ملەتی کورد سەلمان کە ناتوانێ هێزێک بێت ملەتانی ژێردەست، ملەتانی کە بۆ ئازادی تێئەکۆشن ناتوانێ متمانە بەم دەوڵەتە بکرێت، بەم هێزە بکرێت. بۆ ئەمە نەجارێک ئەمە چەند جار ئەم بابەتە ڕوو ئەدات. ترامپ وەکو سەرۆکی دەوڵەتێکی ئازاد، دەوڵەتێکی دموکراسی کە بنەماکانی ئەم دەوڵەتە بۆ بەرگریکردن لە مرۆڤ، بۆ بەرگریکردن لە داوا ڕەوایەکانی مرۆڤ و ژێردەستەکان بنەمایەکی جوانیان لە دەستور و سیستم و یاساکانی ئەمریکا بەدی ئەکرێت، بەڵام ئەم سەرۆکە نەتوانی کە جێبەجێ کرد کەری ئەم یاسا و ئەم دەستورانەی ئەمریکا بێت بە پێچەوانەی هەموو یاساکان هاتوو لەم قوناغە هەستیارەدا ئەم میلەتەی بەجێهێشت. من ناڵێم یەپەگە و پەکەکە و هێزەکانی هەسەدە و ئەمانە، کوردی بەجێهێشت. پێش ئەمەش لە نێوان 1975 و ئێستا کە 2019 لە 16 ئۆکتۆبەری 2017دا جارێکی تر لە کەرک و کوردی بەجێهێشت. ئەی بەڕای تۆ شێخ ئەم شەڕانە و ئاکامەکانی ئەم شەڕانە کە تورکیا لە سووریا دەیانکات چ جۆرە کاریگەریەکی دەبێت بەسەر هەرێمی کوردستانی عێراق؟ بێگومان کاریگەریەکی گەورەیە هەیە. ئەو ناڕازایەتی کە ئێستا ئەبینین، ئەو ناڕاحەتیەی کە لە ناو دڵی هەموو کوردایە لە هەموو بەشەکانی کوردستان بەتایبەتی لێرە دژ بە هێرشی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژ ئاوای کوردستان بەڕاستی ناڕازاییەکی یەکجار گەورەی بەجێهێشتووە لە دوای خۆیدا، بەڵام مێژووی تورکیا مێژوویەکی دیارە برایی بەڕێزم لە گرتنی پارێزگای ئەسکەندەرونەی سووریا، لە دابەشکردنی قوبرس بۆ دوو دەوڵەت، دەوڵەتی تورک و دەوڵەتی یۆنانی، و هەروەها داگیرکردنی هەندێک شوێنی تریش لەم بەشەی باشووری کوردستان لە بام
مرنش اما بیستو او هنده ساله هیزکانی ترکیا لباشوری کردستان دا شوینیان هیا لسیریه و لدیرلوک هیزکانی ترکیا وجودیان هیا حتی گیشت اوی که پرلمانی باشوری کردستانیش داوای در چونی هیزکانی ترکیا بکاد لم بشکه ایتر پیویست نیه ولی ربن بلام در ناچه لنیزیک لموصل لناوران هیزکانی ترکیا مستقرن ولی چند شوینی تریش استال دوری بارزاش لچیاکانی بوتینو لسر سنور لچیاکانی کتکینو چیای شکیو که نیزیک به سنوری ایرانیش ابه ام سنوره همو ترکیا تیدا مستقره دیاریشه هر شوینه که ترکیا هاتبه تیدا در چونی بونیه افرین ببوچونی من وکو سیاسی کی کرد ببوچونی من استا افرین بشه که لترکیا که علی من سروری سوریه اپاریزم و روش آوای کردستانیش اکویت باکوری سوریا براستی سروری سوریا پاریز راونیه استا سوریا دا بشکرا بجگه لپاریزگای اسکندرونه که چندین ساله لدستی ترکیا دا ام شوینه تازانیش که استا ترکیا دیتو تیادا مستقر ابه امانش ابن ببشک لخاکی دهاتوی ترکیا کمالگەی نێودەوڵەتی کاردانەوەی قورسی هەبووە بەرامبەر بە تورکیا لە ئێستادا لەژێر فشاردایە بەڕای تو هەرێمی کوردستان دەبێتە بەشێک لە سیستەمی سەپاندنی ئەو فشارانە من پێم وایە هەڵوێستەکانی ئێرە و هەڵوێستی ملت جەماوەری باشووری کوردستان زۆر ڕوون و ئاشکرایە کە همویان به ناراحتیکی تواو ده بوچون و هست و هلوستکانی خویان دجبم هیرشی که ترکیا کردوه سر روش آوای کردستان دریان بریوه به هیچ شیوه باشور نپی خوشه به پیچوانه لدجی ام بریاره ارتشی ترکیه که چوانا روش حالا اگر من ما ترسیم امای ایا وکو کردی که لباشوری کردستان اترسم اگر اوی استا ترکیا لروش آوای کردستان انجام اداد بوی بچیت سروا و تزبید ببه من پیمای قناغی دوم هندک شوینی تریشن که استا بشیکی زور خاکی باشوری کردستانیش داگیر کراوه بلام با آرامتر بشیوی که آرامتر لو حلا و هوریایی که استا لروش آوه هر لچیای شکی و لسر سنور لگر روش حالات کردستان یا بواتای کیتر لسر سنور لگل ایران تاکو اگاتا منطقه باتوف لدوری زاخو دهوک همو امشوینانش استاداگیر کراوه للای ترکیا بلام سرو صدایی که اعلامی وکو اوی که استاهای نیبو هاتنی ارتشی ترکیا بو امشوینانه و من پیمایه قناغی دوم بشی که تری باشوری کردستانیش ابد اگر بو ترکیا برخصه بله یا شیخ ما بس ما هەڵویستی جانابت بزانم لەباری ئەو هێرشانەی کە ئێستا تورکیا دەیکاتە سەر هێزەکانی سووریای دیموکرات و خەڵکەکە بەگشتی لەو ناوچێ بەڕێزان من هێزەکانی کە ئێستا لە روش آوای کردستان نیمچه دستحالاتی کیان هیا و اداره کیان با خود درست کردوه ما بستم امنیه من برگری لأوان بکم من برگری لسیاستی اوان بکم براستی اوانش توشی حالا بونه لما وی دستحالاتی خویان دا توشی حالای گوره بون بو چونکه هیچ هیزی کی تری که به پیچوانه اوان بیر بک اکاتوا قبولیان نکرد که لگلیان بجدار بن مشارک بن لإداره روش آوای کردستان خوی ام بابته یان تنکردنی بواری سیاسی و آزادی و دموکراسی و فرح حزباتی لوانه اما یکک له کاره یان یکک له حالا گورکانی دست حالاتی اوان به لروش آوای کردستان بلام لگل امش اوی که استا ترکیا اکاد بابت نبابتی حسده و پککه و هیزکان و بوچونکانی پککه لو سنور بابتی کرده
داوا اکاد که علی من اموید منطقه که آمن درست بکم ترکیه ایوید بیوگرافی منطقه که گورانکاری بسر دابید سنور لو دیوی سنور و لم دیوی سنور کردن او حزام عربیه که حکومتی بعث لسوریا لماوی چندین ساله بناوی پشبینی عربی ایویز درست بکات و زور لشوینکانی گورانکاری بسر شوینکانی کردی داهینا لروش آوای کردستان و حتی ناوی گندکانیش گوری بو عدنانیه و قحطانیه و نازانم چی لناوی که کردیه و بو ناوی که عربی ام حزام درست بکره استا ترکیا ایوید همان دوری حافظ اسد و حزبی بعث لسوریا بینیتو او عربانهی که مهاجرت یان کردو و پناهیان بردو بو ترکیا بینه لم سنوره دادا بمزرینه لنیوان هر دو بشی کردستان لیره ام حزام عربیه دوباره زندو بکاته و ام سیاستی ترکیه و براستی او هیزانهی که ترکیاش اعتماد لسر اکاد وکو هیزی معارض جیش الحر السوری امانه همو خاونی بوچونکانی تندروی اسلامین که پیمای ام منطقه لماوی که کردا ابیت شوینی سرحلدانی تندترین بیری اسلامی روش آوای کردستان. زور سپاس بو برس شیخ ادهم بارزانی. سپاس بو ایوش سرکوتو.